جوتیاران فەلا بڕبڕی پشتی ئابووری هەر وڵاتێکە لەبەر ئەوەی مەسەڵەن ئێستا بە نمونە مەڕداری ئاژەلداری زراعات کشتتوکاڵی مەسەلەی هەر شێوەیەک لە شێوەکان ئێستا بڕۆ لە ناوچەکان ئەژمارەشی بکە بەڕاستی زۆربەی زۆری لە کورتیدا بەرەو نەمان دەچین ئێمە وەکو جوتیاران بەڕاستی دەمانەوێ بە هەموو شێوک هاوکاری برا جوتیارەکان بکرێت لەبەر ئەوەی ئێستا ئەو قات و قۆڕی و نەهامەتی و ئەو وەزع خراپەی کە خەرکی ئێمە جوتیاران تووشی بووە لەو ڕوانگانەوە سەری هەڵداوە لەبەر ئەوەی حکومەت بە هیچ شێوەک هاوکاریان ناکات لە ڕووی کارەبا دەمانێت ئەو هاوکاریانەمان بکرێت مەسەڵەن بە نمونە کارەبا زیاد لە پێویست پارەی کارەبان لێ وەردەگرن لە کاتی بیرلێدان هاوکاریان ناکەن بەڵکو قەرەب زیاتر یعنی باریان قورس دەکەن نایڵن ئیشکارەکانم بە شێوەیەکی ڕکوێک بڕۆ لەو دەشتی هەولێر ئێستا بڕۆ لەوانەیە نمونەشی زۆر بەست لە ڕووی شتوکاڵی لە ڕووی شیناوی مەسەڵەن ئێستا خیار و تەمات و بەربوومەکانی کە خەڵک پێویست پێوە قەنەعەت کە لە زێتر دێ دەکڕن نەک لەوێ نماوە ئێستا بڕۆ ئەمن خەڵکی مەنتیقەی عەوێنە و شەروانە ئەو لامە هەموو مەنتیقەکەت بگەڕا و شیناوی نەدەدیتەوە لێوێن دەرا هەموو خەڵک بوویتە موچەخۆر موچەخۆش ئەوەز بەسەر هاتووە.